بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەیە و هەفتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیسمان لەگەڵا و توێژەکەین سەبارەت بە قەتڵ و جەنایەتێکە بەدەستی سەلەفیەکان نەوعی سونی ئیسلامی کەسیف لە شارەکانی سەقڵ و سنە ڕوویداوە. پێشەوەی پرسیارەکانم ئارەستە بکەم، سعید یێگانە گەدەنگی منە بیسی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم، سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. زۆر سپاس بۆ تۆ. سعید یێگانە هەروەکو کورت ئیشارەم پێکردەوە خۆ لە جەریانە هەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاری سنە و سەقز دوو ئینسانی ئازادی خوا، دوو ئینسان کە بە قەولی معروف دەڵێن بێگونا، دیارە هیچ کەس گوناحی نییە ئەو خەڵکە دەگرن و دەکوژن، بەدەستی وحوشی ئیسلامی نەوعی سونی سەلەفی کە جەریانێکی بەغایەت کەسیفتر لە نەوعی جمهوری ئیسلامیشە بە قەتڵ گەیشتون. بۆچی؟ جەریان چییە و چکارێک دەبێ بکرێت لە مقابلی ئەم جانەوەرانەی پەروەردەی دەستی ئیسلام کە جمهوری ئیسلامیە لە قودرەتە و لە کاسە و سفرەی ئەمە تەغزیە دەکەن و ئاوا بەربوونەتە گیانی خەڵک؟ ئایا خەڵکە بێت دەست لەسەر دەست دابنێ و شاهێدی کوشتار و قەتڵ و عامی ئەم جانەوەرانە بێت؟ بەڵێ، هەروێش کە ئێوە ئشارەتان کرد، ڕۆژ پەنجشەمە هونەرمەندێک کە لە شار سنا کە خەڵک عەباساواتە بەناو کەریم قەوامی کە بنیامێکی خۆشناویی لە شار سنا حەمڵاکەنە ماڵیان سەلەفیکن، گروهێ لە سەلەفیەکان بە قەمە و ئەسلحەی سرد و کەریم تاسفانە لەم هێرشە دەڕەندانە سەبعانە گیانی لەدەستەدا و خالد برایکی زەخمیە بێت و سەلەفیەکان گویا بە بەهانەی کوفر و ئێرتداد و ئەمانەوە. و دوێکەیش لە شار سەقز کرێکارێ بەناو فاروق ڕەشیدی هەر بە وەسیلەی وحوش ئیسلامی یا داعشی گەل یا سەلەفیەکان کوردستان گیانی لەدەستدا ئەیکوژن بە قەرتی گەێنەوەمانە. قۆماوە هەڵبژاریان نییە. ئەگەر حتمما بینندگان تەلەڤیزیۆن ئێمەش ئاگادارن کە 2 ساڵەوە پێش هەم لە شار مەریوان هەم شار سنا ئەم جەنایەتیانە دووبارە کرد لە شار مەریوانە هەروە و مردم ساکت نەبوون. هەم لە شار سنا بە تایبەت لە مەریوانە لە مەحەلەی دارسێرانە مردم جوای دیانشکەنیاندا پیان لە واقعە تعرضێکی سۆر وەسیعیان کرد مردم و چوونە کونا، لە واقعە چوونە کونا و ئیستا دووبارە سەیان بەرزەو کرد سەر لە شار سنە و لە شار سەقزۆمانە. و تەبعاً جمهوری ئیسلامیش سکوتی کردووە، هیچ نایژێت، دەخەڵەت ناکات. هۆساریانی لە واقعە بەرکردە جمهوری ئیسلامی لەم شرایەتە کە مردم ناڕازین، معتەرزن، بەرحاڵ خیزشی ئینقلابی دەستی پێکردگە. جمهوری ئیسلامی زۆر زۆر ئاگاهانە، هۆسارەمانیە بەردەگە بۆ گیان مردم، بۆی کە فشار بیان لەسەر مردم، فشار بێنن بۆ ئازادی خوازان، بۆ بەحاڵ شرایەتی ئینقلابی و فسایەکی ئینقلابی کە لە جامعەی کوردستانە هەست. بۆی ئەم کاراکەن، بۆی ئەم جەنایەتاکەن مشابهیان هەر داعش بوو کە لە چەند ساڵی گوزشتە لە منتقەی عێراق و سووریا و پشتە جەنایەتیانە کرد و ڕاستیەکەی هیچ فەرقێکیان تەک جمهوری ئیسلامیان نییە. ئەگەر تەنیا اختلافێک هەست تەک جمهوری ئیسلامی یا مەذهب شیعە فقط اختلافات مەذهبی و تەفەکوریانە هەست، وێدا ڕەفتاریان بەرامبەر بە ژن، ڕەفتاریان نسبەت بە سکولاریزم، ڕەفتاریان نسبەت بە جامعە هیچ تەفاوەتێکی نییە. هیچ تەفاوەتێکی نییە و دەیل ئەسلەکەی بە نەزەر من ئەوەسە کە ئەمانە ئەزانن کە ئیسلام و باوەڕکە ئیسلامی سوستە بۆ سەر لەناو مردمان لەناو جامعە، ئەلا ڕەغەم فەزایەکی زۆر ئیختناقامیز کە جمهوری ئیسلامی بە وجووی هاوردکە، زوڵم و ستەمێک کە دابسپانگە بەسەر ژنانە و لەم چەند 1 ساڵی ئەخیرە ئەزانین لەسەر ئەوەی کە مردم ئەلەی جمهوری ئیسلامی، ئەلەی حجاب، ئەلەی ئەپارتای جنسی بەرحاڵ ڕژیان لەناو خیابان دەستیان کرد بۆ مبارزەیەکی جدی ئەلەی جمهوری ئیسلامی، حجابیان پەردا، سوزانیان خۆب ئەمیشە بە بەشێکتر لە مەذاهب وەک سەلەفیگەری و مەذهب سونی خۆب بەرەخوات و پیان وایە ئەم ئێعتقادە ڕۆژ بە ڕۆژ خەریکە سوستە بێتەوە و هەر بۆیە گەرەکیانە بەرحاڵ
فەزایك اختناق بە وجود بێن لە کنار جمهوری ئیسلامیە ئەزانن بەتایبەت جامعەی کوردستان چ تاریخەن و چ ئیمڕۆ ژێربار ئەم نەوعە لە ئیسلام و تعرض سەلەفیگەری و جەنایەتێکە خەڵقێن لە کوردستانە ژێربار ناچن لە واقعا لە یەکتۆکار وا ئیشارەم کرد ئەزانن کە بەرحاڵ مەذهب و اعتقادات مردم خەریکە واقعا سستەوێتەوە 40 ساڵ حکوومەتی مەذهبی لە ئێرانە حاکمەکە ئەو کە جەنایەت بوو کردیان ئەوەی کە زڵم و عەلەیژیان کردیان بەناو مەذهب و دوکان مەذهب و هەرچی دەستیان هەست ئەنێ ئەم مردمە بەکاریان برد فەقر و بەدبەختیان تەحمل کرد واقعا ئەم نوع اعتقاداتە سستەوە بۆ سەر ناو مردمە خۆم سەلەفیگەریش وەکو بەشێ لە مەذهب سونی ئەزان وەختی ئەوێ اعتقاداتە سستەوە بۆ سستەیکردن بەم شێوە تعرضکەن بنیامگەرێکە بەتایبەت شاخصن لەو جامعە ئەلێیت خرافات ئەلێیت چزانم عەقب ئوفتادگی لەو جامعە تێنە دەنگ قساکەن ساکت ناون کەسی وەک قەوامی ئەو کاریگەرە لەینا حتمن بنیامگەری ئاوانە کە عەلەی مەذهب و سەلەفیگەری و عەلەی جمهوری ئیسلامی بنیامگەری فعال و دخالتکردن و چزانم تەبلیغەکەن و ئاگاکاریکەن لەو جامعە هەر بۆیە حەمڵاکەن وەک کەسی وەک کەریم قەوامی یا ئەم کاریگەرە لە سەقزاهینەکە دەیل ئەسلی ئەوەسەوە جمهوری ئیسلامی لە شرایەتێکە کە لەلایەن جامعە مۆرد تەحەڕوز قەرارەگری خۆ دۆرێک بوو هەتا کەسانگەرێکی لەم هینگەرەی ئەدام کرد لە جامعەی کوردستانە چەند ساڵەوە بەربوو لە سەلەفیگەری منتەها ئیمڕۆ ئەزانێت کە ها لە موقعیتێکی بسیار زەعیفە جامعە خەریکە تعرضی پێکە انقلابی بوو بەناو انقلاب ژینە چوزانم تۆ اعتقادات و مقدسات ئەم ڕژیمە چووگە ژێر سوال لە مۆزعی بێنهایەت زەعفە قەراری گرتووە خب لە واقعا خەریکە لە زەخیرەی خۆی کە لە پاڵدەسیان سەلەفیگەر ئیستفادەکە بۆی کە ئەنجاوە ناو جامعەی کوردستانە ئیجادکەن بۆی کە تەفرقە ئیجادکەن بۆی کە فشار بێنن بۆ مردم و حتا نەتەنیا قەتڵ حتا منش نەفتکمە گوایە مرتب زەنگەدەن بۆ ئالایشکاکەن تهدیدیانەکەن لە طریق تەلەفۆن و شتەوە گشتم کاراکەن بۆی کە فەسای جامعەی کوردستان بإصلاح بێڕەها بووان کمەکەن بە جمهوری ئیسلامی بۆی کە مردم بێدەنگ بن بۆی کە سکوتکەن لەواقع هیچ فەرقیان تەک جمهوری ئیسلامی ئەو کاگەلەوە داعش لە عێراق و ڕەقە و چوزانم سووریا کردیان دقیقا نەمانیشە کرد دەسەڵاتیان بێ لە جمهوری ئیسلامی خراپترەکەن کارێکە خەریکە تاڵەبانێکە لە ئەفغانستانە تۆ زندگیان بە مردم هەڵپێچانگە تەنگیان کردەوە بە تایبەتی ژنان ئەسڵەن ژیانیان بۆ نەماگەسەوە لەلایەن جمهوری ئیسلامی و سەلەفیگەریش بەنظر من هەروانە و هیچ تەفاوەتێکیانی فقط لە قایت فکری و مەسەبیە تەفاوەتیان هەر کامێکیان بە قودرتکەن ئەمانی لە قودرتکەن هەر وەک داعش لە چوزانم سووریا و عێراق کردی دقیقاً وەک جمهوری ئیسلامیەکەن دەرنەتیجە چکارکردن بە نظر من ئێمە تاوجێکە بە تاریخ کوردستان هەڵەگەڕێتەوە دۆرێکە گەر لەبیرتان بێت دوای انقلاب 57 ئێمە انقلابیگە لە جامعەی کوردستان چەپ و انقلابی چوزانم جنبش ئازادی خوازی واقعا ئیجازە نەدەمانە سەر بەردەوکەنەوە جمهوری ئیسلامی دوای قودرەتی کرامانە دوارە دەنگیان درێر و حتا کمەکیان کرد بە جمهوری ئیسلامی لەبیرتان بێ ئەو دۆرە هەوادارن مفتیزادە لە واقع هەرچی بنیامگەر انقلابی دەستڕاستیانە بۆ تەحویل جمهوری ئیسلامیاندا و ئەمە 2 ساڵ گذشتە لە مەریوان و سنای اتفاقەکە تعرضی وەسیعیان پێکرد بە نظر من جامعە نابێ سکوتکە نابێ بێدەنگێ دەبێت جواییان بێتەوە بە نظر من تەنگیان پێ هەڵپێچن دار کوێنەگە حەزور پێیاکەن ئیجازەیان پێ نەدەن ئەم تعرضەکە ئەمان کردیان دوودانە ئینسان چزانم کاریگەر و خۆشناویانە شارستمە مەریوانە کوش نابێ بێدەنگ بنەم جامعە تعرضیان پێکەنەوە تەنگیان پێ هەڵپێچن زۆر سپاس پێشەوەی بچمە سەر وەزعیەتی جمهوری ئیسلامی و ئەوەی کە لە غاوی ئەمانەی شل کردووە حەزەکەم زۆر کورت جوابیان پرسیارم بدەیتەوە ئەمانە تەعاروزیان کردووە ئیسلاحێکە لە ئیسلاحی نظامیە دەڵێت باشترین دفاع تەعاروزە ئایا واقعەنەگە مقایسەیەکیش بکەین لە بینی جوانان و ئینسانای ئازادیخواز و بەرابەری تەڵەب ئەسڵ قابلی مقایسە نیە هێزی کرێکاران و زەحمەتکێشان و ئینسانای ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە مقابلی مشتێک و بەحوشی سەلەفیە هەر نەوعێکی تری ئیسلامی دەبێت کارێکیان پێ بکەن وا تەعاروزکەنە سەریان کە ئەمانە خۆیان بشارنەوە و ئەو قیافانانەیان وا لە ئینسان ناسێ کارێ بکەن شەبیه ئینسان کرێ ئەم تەعاروزە بێ دەست پێکرێ پێ وانە ئەم قودرەتە لە جامعە هەیە بۆ ئەوەی ئەمانە نەتوانن عەرزی ئەندام بکەن زۆر کورت چلوچمە سەر پرسیارێتتر وەختمان کەمە زۆر وایە زۆر دقیقەن وایە وەختی ئەم جامعە عەلەی جمهوری ئیسلامی بەم گشتە قودرەت و ئیمکاناتەوە
بەرزەوە بووگنەسەوە دنیا بەرزەوە کردگەسەوە تعرضەکەن قبول ناکەن ژنان بەرهەتا تەبیعەتەن لە مەقابل سەلەفیگەری و تعرض و چوزانم جەنایەتی کەمانێکە نابێت ساکت بن وەڕێگە حەلیە وەسەکە بە نەزەرم هەروە لەم دەورەی گوزشتەیەکی ساڵەکەی لە خیزش انقلابی شاهد بین کە کمیتەگەر انقلابی تشکیلدا کمیتەگەر جوانان دروستکردرا لە محەلاتە بە نەزەرم ئەم کمیتەگەرە دەبێت خۆتان سازمان من زمنەوەی کە ژێر چوزانم حاکمی جمهوری ئیسلامی ناچن تعرض خۆیانەکەن مبارزەی خۆیانەکەن و خۆیان سازمانە دەنوەمانە دەبێت بە نەشەرمن بەشێت چوزانم تەمەرکوزیان لەسەر فعالیەتیان لەسەر عەلەی سەلەفیگەری بێ دروستە لەم شرایەتە کە بەدەین اختنا خۆمانە هێشتا دەست مردم باز نییە واقعاً ئەگەر شرایەتی تر بێت بەرە بە نەزەرمانە جامعەی کوردستانە نەتوان سەربەرزەوەکان دەورەی کە قودرەت بە دەستمردن بوو لە جامعەی کوردستانە ئەم سەلەفیگەری کە ئەوشان لە قاڵب مفتیزادە و چوزانە مەکتەب قورئان وشتا بوو نەیانەوێرە سەربەرزەوەکان و مرد تعرض قەرار نەگیریان ئەسەن مەیدانیان پێ نادریە ئیسە بەدەیل اختناق جمهوری ئیسلامی و قودرەتێک کە جمهوری ئیسلامی هێشتا هەسی بە نەزەر من هێشتا دەسەڵات کەمتر بووی کە تعرض کردو بەنا عەلارەغم ئەوە 2 ساڵ گذشتە ئەم تعرضیانە کردووە بە نەزەر من وەزیفەی جوانان انقلابی لە محەلەتە خۆیان سازمان بدەن جگەرەوەی کە مبارزە عەلەی جمهوری ئیسلامی وەزایف خۆیانە بنەبەرەوە دڵکو ئیجازە نەدەن کە سەلەفیگەریش بە نەزەر من قودرەت بگرێ ئیمکانەوە هەز جامعەی کوردستانە بە نەزەر من وەرەی مردم بەرزە و دەبێ عەلەیان بە نەزەر من هەڵسنەوە ئیجازە نەدەن ئاوا تعرضکەن و چوزانم بنیامگەر خۆشناوە و بنیامگەر انقلابی کوردستان لەبین بنە لە هەر سوورتا ئەم تعرض نایبێ جواب بمێنێ عەلارەغم هەر اختناق و فشار و بەرحاڵ شرایەتێکی چوزانم سەخت کە ئایسا حاکمە لە جامعە ئێرانە بەسەر مردووە حاکمە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت بگەڕێنەوە بۆ سەرچاوەی ئەم وەحشیگەریانە ئەم جەریانە ئیسلامیانە کە خودی جمهوری ئیسلامیە 33 ساڵە بە تەواوی ئیمکاناتی ماڵی و خورافی بە کوشت و کوشتار و هێرشکردن بۆ سەر خەڵک لە هیچ وەحشیگەری و قەتڵ و جەنایەت و دەستگیری و محاکەمە و لە شکۆلەترین ئەمری خصوصی خەڵکی ئەو کۆمەلگایە دەخالەتی کردووە ئەخیرەن لە ئیدامەی سیاسەتی 43 ساڵەی وەحشیگەری خۆیان گەللەهایی بە ئیسلاح ئێرشاد گەللەهایی وەحشی ئێرشاد بۆ کۆنتڕۆڵی ژنان و ئازادی خوازان ڕژانوەتە شەقامەکان و کوچە و کۆڵانی ئەو کۆمەلگایە ئەیستا ئەوزا چۆنە دەلایلی ئەم هەموو وەحشیگەری بە تایبەت لەم شەرایەتەدا کە دەبینین و دەزانین فەزای عمومی کۆمەلگای ئێران دژ بە جمهوری ئیسلامیە تەوهمیان بە جمهوری ئیسلامی نەماوە غەیری ئەم وەحشیگەری و قەتڵ و کوشتار و دامانایکە هیچی بۆ نەماوەتەوە و خۆیان دەزانن کە باوەڕیان بەوە نییە کە چۆنە لە قودرەتا ماونەتەوە فەزاکە ئەو نە سیاسیە دژ بە جمهوری ئیسلامی لەو شەرایەتە ئەوزا چۆنە کە ئاوا خەریکە هێرش دەکا و لەلایە تریشەوە گەللەهای دەستپەروەردەی خۆی وەکو سەلەفیەکان بەرداوەتە گیانی کۆمەلگا خەڵک دەبێت چ بکەن بەڕای تۆ واقعیتەوەسە کە لە چەند مانگای گوزەشتا ئێمە شاهد خیزشی انقلابی بووین و تعرضێکی بسیار وەسیع کریا بە جمهوری ئیسلامی بە نەزەر من حتا چۆتە ئاستانەی فڕۆپاشی بەتۆرەوە قیژنان جوانان دانیشتوویان کاریگەران معلمان بە مبارزەوە احتساب و کاریگەران هەروە جمهوری ئیسلامی واقعاً هاتە تەنگ بە لەزە دەرەس ئەم ڕژیمە ئەگەر ئیسا خەریکە تعرض متقابڵەکات و توە ئیمکاناتی سازمان دەگا بۆ ئەوەی کە ئەمە بەرپەش باتەوە لە واقعە لە مۆسعی کامڵان زەعف و زەبوونیەوە هەست تۆ تماشای ئەو جامعەکە ئەنگار ئەم ڕژیمە هیچ وەزیفەیەکی نییە ئەم گشتە فەقر بەدبەختی تەوەڕۆم گرانی نەداری بێکاری گشتەمانە هەست توە تەمەرکوزی بگە سەر ئەوەی کە خۆی سازماندا نیروی بێرێتە خیابان نازانم گەشت ئێرشاد دووبارە بێرێتەوە بۆی کە ئەم مردمە ئەم تعرضە ئەم مبارزە ئەم قین و تووڕەیە کە ئەم مردمە لەم ڕژیمە هەستیان وواقعاً خەریکن دێ قشماریەکەن بۆی کە چوزانم بڕوێت گردنی ورد کە ئەم ڕژیمە لە مەقابڵی دەستیاندا کە بەم تعرضە لە کامڵان نەمۆزەی بە نەزەرم بێنهایەت زەحفۆ هەست درستە زەخت و زۆرەکەن درستە ژنانەگرن بەوانەکەن مختلف محکومیانەکەن درستە ئەعدامەکەن درستە تجاوزەکەن فقط بە نەزەر من بۆیە کە بەرپەرش ئەم تعرضە وەسیعەکە ئەم قین و تووڕەیە زۆر وەسیعەکە جامعەسی نسبەت بە جمهوری ئیسلامی وەگەریکە سەر بە تەنیەوە نەمێنێ ئەوە بەرپەرش بدەنەوە هیچ دەلیلێکی تر نییە هیچ دەلیلێکی تر نییە ئەن توە هەموو غەم ئەم ڕژیمە بووەسە بەوەی کە هەمووی نیروی سازمان بدا لە نیروی ئەمنیەتی ئەتڵاعاتی گەشت ئێرشاد ئاخوند مەجلس هەموویان خۆیان سازمان دەگە هەموو غەمیان بووگە بەوەسەکە بالاخره بە چی جۆرە ئەم جامعە ساکتکەن و خەفەکەن
تەرەفیان گردگە لە زیندانە وتیگەرە گیان و سالم بێ سکوتکە يعني قال لك أنا مردم سكوت كان ولا مردم سكوت ناكن مردم مقاومة كان على الرغم من وحشي قالت وأبيني هر جنان برسولية الناخية والحجاب يعني فرداك أصلا أرزش قاعني بوين لكردستان ولا باقي شاركان تروا ولا لاكتو فقر وبدبختي وأمانة هيك بوم رجيمنا ما يسوي بطور واقعي هيك بوم رجيمنا ما يسوي در نتيجة تو تلاشي أوسك عن جامعة ساكت كاتو مرعوبيك وبنظر من ناتواني بنظر من ناتواني تازه جامعه ایران موقعیت گذشته بنظر من دوای ام خیزش انقلابیه تازه جمهوری اسلامی موفق بيت انا رغم هر وحشي قريب بكاري بوام جامعه بوات دواوا عقب قرد بدات بخيزش انقلابي قد كدا بقايت مردم عقب قرد بدا با تورو سوزانو قينو توريكي زور واسيك الروج ورش فرتريتو هيش دليلي كيتشيني عقب نشيني كان تو نسبه بالسال گذشته كام خيزش انقلابي يا خيزش تشزام انقلاب محسادسي بكرد گرانی دو برابر وسو تورم دو برابر وسو بدبختی فرتر بوگا خودکشی فرتر بوگا اختناق و سرکوب فرتر بوگا دلیلی که نیه مردم دست مبارزه بکشن و چاره کیش یعنی جزوی کم ریگا ادام دن لینجا تنی افزاری که بدست جمهوری اسلامی نتوانانی هم پیدا نتوانه آوی هم پیدا نتوانه خوشی هم پیدا هموشتی بوگا حیثیت حجاب بوگا حیثیت جمهوری اسلامی خواه نجنمان مقدسات مثل نگذارین اما قانون نبیش رعایت کرد مردم نه قانون رعایت کنه تربیان ورتکن وعقيدين بينيا وتوتلاشيان وسبب خلال المترجم عبور كان دليل أم كشت وحشي قرية أمسا وأقل الكردستاني شايمره وسار لواقع السلفي كاني برداق أبو جيان مردم وإنقلابيون وبنيا وقرقشنا السنة دقيقا أم دليلي هيا دقيقا دليل زعف خدي جمهوري اسلامی موقعيتك بسيار شكل اندسك خدي أم رجيمتي قراري قرتك وتوا أم مقدسات وشوزان باور قرسك الرجيا قرنا وجامعة بطور واقعي وسەرکەوتەکانیش متوجه بووگن خودی جمهوری اسلامی جزانه داستان چه سوبوی ام تعرضاکن لینجا دەبێت پەرفەرشی هم دەبێت مردم خۆیان ساز بڵام دەکێت تعرض متقابلا هیچ شارێک و هیچ ڕاستی انتخابێت لە مقابل مرد وجودی نییە ساعت نییە ئەبووگیان پورە وەختەکەمان تەواو بووە دەنا پرسیار زۆرە لەم بابەتەوە زۆر سپاس بۆ توزیعەکان و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تویش زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو